جەنابی حاکم بەڵێ پێشی چەند ساڵێک جەنابەت غەدرت لە من کرد. ئەمەن بەڵێ کاکە ئەم باوەڕ ناکەم غەدرم لە کەس کردوی باسکە با پێشی چەندین ساڵ جەنابەت بریارەکەت دا کە لە خێزانم جیابەوە و کچەکەشت داوی. مامەجان من لەسەر ئیزنت کەیسەگاستەکەم تایبەتی دانیشە سیروان دانیشە بابەکەم ئەتو قوتابی یاسایی ئەو جۆرە کێسانە سوودیە لە بۆت دانیشە باشە براکەم بەڕاستی ئەمن بە تەواوی بەبیرم نایەتەوە بەڵام دەمەوێت جۆ لێ ڕابگرم هەندێک شتم لۆ باسکە بۆکو بەبیرم دێتەوە. پێت دەڵێم ئەو کاتی کە لە یەکەم جەرسە و دووەم جەرسەی ئەگە بیر بێ کە لە خۆ دەچووم دەگەر شێرکۆ دەناسی پارێزەریم بوو. بابا بەبیرم هاتەوە لەو کاتیوە حیاتم فەوتا کە ئەو بریارەتدا جەنابی حاکم. چ بکەم کاکە ناتوو بە ژنەکەت ڕازی بوو نە ژنەکە بە توو ڕازی بوو چ بکەم زۆریشم پێ ناخۆش بوو بە ناچاری بڕیاری لێک جیابوونەوەمدا. تەواو بڕیارەکە تەواو بوو بەڵام لەو کاتێ غەدر پێ کردم. غەدری چ؟ کە کچەکە ئەمی دەویست داتە دایکی. سیروان زۆر باشم لە بیرە بالۆتی باس بکەم ئەوە نازانم چەند ساڵ پێش ئێستایە بەڕاستی بەس باشم لە بیرە ئەوە بەخۆی بە خێزانی کچەشیان هەبوو دیار بوو داوای لێک جیابوونەوەیان دەکرد. کچەکەیان چەند ساڵ بوو؟ واللهی وابزانم 10 ساڵ وانیا 10 ساڵ زۆر هەوڵمدا بیانگەینمە یەک دیار بوو فایدەی نەبوو تەنانەت لەگەڵیشت بە تەنیاش دانیشتم لەگەڵ خێزانەکەشی بە تەنیا دانیشتم وتم وەرن لە بوختان بگەنەوە یەک ئەوانە یەکتریان نەدەویست ناچار یعنی زۆر بە ناچاری بڕیارمدا کە لێک جیاواز بنەوە. ئەو کچە 10 ساڵەشی بان کرد گوتم وەرە کچی خۆم ئەوە بابەت ئەوە داکرد حەز دەکەی لەگە کامیان بژی ئەو مندا بەستە زمانە گوتی دەمەوێت لەگە بابم بژی گوتم لۆ لەبەر چ دەتوێت لەگە بابت بژی گوتیا من بابی خۆم خۆش دەوێت بابم دەمباتە گەڕانێ لۆ شاریاری کردن پارەم دەداتێ هەرچی بمەوێ لۆم دەکەم گوتم ئەدی داکرد گوتی داکەم نا بابە داکەم هەم ڕۆژێ بخینە سبێنێ زوو لە خەوی هەڵدەستاندم دەیناتمە مەکتەبێ لە مەکتەبێ دەهات بانجی دەکردم لەگەڵ مامۆستایەکان و یعنی لەسەر ڕۆحم دانیشت بوو. ناچار بووم بڕیارێک هەر بدەم یا بستە لای بابی یا بستە لای داچی بەڵام من بە پێچەوانەی بڕیاری منداڵەکەم داداچی نەمدا ئەو بابەی دەزانی لۆ چووکە ئەوە نەیدەتوانی حەز بە بەپرسیارەتی بکات بەڵام جەنابی حاکم بابە نەتدەتوانی خێزا بەخێوکەی بەڵام جەنابی حاکم ئەو ئەمی دەویست. دەزانم بابەکەم دەزانم ئەو ئەتوی دەویست بەڵام ئەمن لەبەر برژەوەندین گۆ ئەو بڕیارەمدا گوتم بە ئەو منداڵە دوا ڕۆژی نەفەوتێت پێم لێت و تا ئێستا لە چێ بووی چەند ساڵە؟ لە سجن بوو. سجن زانە بڕیارەکەی من چەند باش بووە پێم لە ئێستاکە بەڕاستی پێم بڵێ کچەکە چیش دەکا؟ دکتۆرێ سیروان ماشەڵڵا گەیشتە قەنەعەت کە من بڕیاری هەڵە نادەم بزانێ ئەگەر ئەو منداڵم بدابای ئەو بابەی ئێستا هیچ دوا ڕۆژی نەبوو خوا دەزانێ ئێستا بە چ عاقارێکدا ڕۆیشت بوو چ دوا ڕۆژێکی تاریک چاوەڕوانی دەکرد بەڵام دامەداچی فەرموو ویتە دکتۆرە خزمەتی ئەو وڵاتەوە دەکات. هەمیشە بڕیارەکانە جێگای شانازی. جەنابی حاکم حەزم لێگە خێزان دووبارە ژیانێکی نوێ دەست پێ بکەینەوە. برۆتەوە بەڕاستە جۆ بدە من بابەکە ئەگەر تو ئەو کسەی خۆت خۆش دەوێت لێگەڕێ با لەگە داچی بیتن بڕۆ ژیانەچکە لە خۆ دروستکە بڕێک بە ژیانی خۆشت دابچەوە ئەوە چیە ژیانە تو تێدای هەستا هێشتا تەمەنت مایە بڕۆ ژنەچکە بینە هەستە دەی
ئەها باشتە شت پێ بڵێ پێویستت بە هەر شتێکی بەس لە ڕووی مادیەوە دەرگای من کرایتەوە باشە؟ سپاس. سیروان لەگەڵ بڕۆ.